آمادەنا؟ سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. سنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری و چالاکی ڕۆشنبیری کە ساڵانە فیستیڤاڵی چالاکی ئاڵوگۆڕی کلتوری یان فیستیڤاڵی کلتورە جیاوازەکان ئەنجام دەدات. ئەم ساڵ بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان حوتەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکانی بە شێوەی ئۆنلاین بەڕێوە برد کە لە ئێستادا نمایشی یەکەم شەوی بەڕێوە دەچێت. لە فیستیڤاڵەکەدا 15 وڵات بەشداریان تێدا کردووە و سەرجەم 20 گروپی جیاواز بە نمایشی هونەری بەشداریان لە فیستیڤاڵەکەدا کردووە. پرۆگرامی فیستیڤاڵەکە شەوانە لە کاتژمێر 8 بەڕێوە دەچێت کە گوتمان 3 شەو دەخایەنێت. ئامانجی ئێمە لەم فیستیڤاڵە پەرەپێدانی گیانی ئاشتی و پێکەوەژیانی کلتورە جیاوازەکانە کە پێمان وایە لە ڕێگای ئەو نەریتەوە دەتوانین گەشەی زیاتر لە بواری فەرهەنگی و کۆمەڵایەتیدا بکەین. ئومێد دەکەین ساڵی ئایندا لە دوای کۆڕۆنا بتوانین وەک ساڵێکی تەندروست باش فیستیڤاڵێکی ئاسفراوانتر ئەنجام بدەین. ئەم نەریتەی ئەم ساڵیشمان مەبەستمان دانەبڕان بوو لەو نەریتەی کە ساڵانە لە شاری ڕانی خۆشەویستەوە سنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری ئەم فیستیڤاڵە ئەنجام بدات. سوپاس لە گشتی 15 وڵات یعنی 15 کلتوری جیاواز و وڵاتی جیاواز هەر لە پەرەگوایەوە بیگرە هەتا دەگاتە ڤەنزوێلا و هەتا دەگاتە تەنزانیا بیگرە بۆ وڵاتانی عەرەبی و بۆ ئێران و چەندین وڵات بەشداریان تێدا کردووە و سەرجەم 20 گروپن. گروپەکان بە گشتی کلتوریان جیاوازە و ئەمانە بەرهەمەکانیان تۆمار کردووە و بەشێکیشیان بەڕاستەوخۆ لەگەڵمانن کە شەوانە لە ڕێگای بڵین پەیجی فەرمی سنتەری ڕایەڵ و ئەم شوێنانەی کە بڵاوی دەکەنەوە فیستیڤاڵەکە بڵاو دەکرێتەوە و شتێکی ئۆنلاینە و ئەمە نەریتێکی ئەم ساڵە کە زۆربەی فیستیڤاڵە جیهانیەکان بە ڕێگای ئۆنلاینەوە ئەنجام دراوە. ئەم ساڵ هۆکاری یەکەم ڕەچاوگرتنی باری تەندروستی هاوڵاتیانە چونکەم فیستیڤاڵە ڕێژەیەکی زۆری خەڵک بۆ بینینی ئامادە دەبێت. خۆتان دەزانن ساڵانە بەدەیان هەزار کەس لەم فیستیڤاڵە ئامادە دەبێت. ئەم ساڵ ویسمان نەریتەکەمان بەردەوام بێ وە کلتوری جیاوازتەیدا زیاتر پەرەبستێنێ و هەوڵ بدەین ئاستی بەشداری پێکردنی فراوان بکەین. وەک دەزانن لەم ساڵدا ڕێژەی وڵاتە بەشداروەکان بەرز کراوەتەوە بۆ 15 وڵات. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.
سڵاتان لێ ببینەرانی تۆڕی هەواڵی ژیان سنتەری ڕایەڵ بەسەرپەرشتی سنتەری ڕایەڵ هەفتەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان لە شاری ڕانیە بەڕێوە دەچێت. ئەم فیستیڤاڵەوە بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ بخایەنێت بە شێوەی ئۆنلاین و جیاواز لە ساڵی ڕابردوو کە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە شوێنێکی کراوە ئەم فیستیڤاڵە ئەنجام دەدرا، بەڵام ئەم ساڵ لەبەر نەخۆشی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا ئەم فیستیڤاڵە تەنیا بە شێوەی ئۆنلاین ئەنجام دەدرێت. تەنها ئەوانەی کە لێرە ئەمڕۆ ئامادەن چەند کەسایەتێکن و کەناڵەکانی ڕاگەاندنیش توانیان ئامادە بن. لێرە بە شێوەی داتاشۆ فیستیڤاڵەکە پێشکەش دەکرێت. 15 وڵاتی جیهان بەشداری ئەم فیستیڤاڵەیان کردووە. من دەمەوێت ڕێی ئامادەبووان وەربگرم سەبارەت بەم فیستیڤاڵە. ئەم کاتت باش. کاتێکتان باش. سپاس. ئەم جۆرە فیستیڤاڵانە پێ چۆنە، یعنی گۆڕینەوەی کلتورە جیاوازەکان؟ پێم شەشی زۆر پیرۆزە، بێگومان پێشکەوتن لە گۆڕینەوەی کەلتورە جیاوازەکان دروست دەبێت. هەر گەلێک کە تێکەڵاو بی لەگەڵ گەلان و کەلتورەکان تێکەڵاو بن زیاتر دەتوانن لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کەلتوریەوە، لە ڕووی یەکتر ناسینەوە تێکەڵاو بن و کەلتوری خۆشمان زیاتر پێدەوڵەمەند دەبێت. ئەو شتانشتی زۆر زیندوونە و سپاسی سنتەری ڕایەڵ شەکەین کە هەموو ساڵێک ئەو مناسبەی سازەکە لە شاری ڕانی خۆشەویست. بەڵێ هەروەک دەزانین ئەمساڵ ڤایرۆسی کۆرۆنا ڕێگر بوو لە بەردەم زۆرێک لە فیستیڤاڵ و کارە هونەریەکان و چالاکیە هونەریەکان. تا چەند گرنگە ئەگەر بە شێوەی ئۆنلاینیش بێ ئەم جۆرە فیستیڤاڵانە ئەنجام بدرێت؟ زۆر گرنگە، چونکە هەر کەسی ئەگەر بەدوادا بچی چی ڕاستە و خۆ بیچی بە شێوەی ئۆنلاین بێتوانی سوودی وەرگری. ئەوانەی کە بەدواداناسن ئەگەر بە زیندویش بکری هەر بەدواداناسن، ئەوانەی کە مەبەستیان بەدوادا بچن لە ڕێگای ئۆنلاینەوە زیاتر فرسەت هەیە بۆ دوواداچون، چونکە لە هەموو ماڵەگەتوان متابعی بکەن و بەدوایدا بچن و چاوی لێ بکەن. زۆر شتێکی پیرۆزە. باش بوو لێ نەگەڕان لە سەرڕایەوەی کە وەزی کۆرۆنای لە گۆڕێ نیان هێش ڕێ و ڕسمەکە بفەوتێ و کردیان. سپاسیان لەبێ. زۆر سپاس. دەمەوێت ڕای زیاتری ئامادەبووان وەرگرم. ئەم کاتت باش خاتن. سپاس. لەکوێوە هاتووی بۆ ئەم فیستیڤاڵ؟ هەر لێرە لە ڕانیە. هەر لێرەی؟ بەڵێ. بڵێ خاتون، هەروەک دەزانین ئێستا بارودۆخی خەڵکی و باری دەرونی خەڵکی بەهۆی نەخۆشی کۆرۆنا زۆر یعنی لە ئاستێکی خراپدا، بە تایبەتی ئەو چەند مانگەی کە تێپەڕی. تا چەند گرنگە لە ئێستادا ئەم جۆرە فیستیڤاڵانە ئەنجام بدرێت ئەگەر بە شێوەی ئۆنلاینیش بێت؟ بەڵێ دروستە، بۆ خۆمان دەزانین کە بارودۆخی لە هەموو ڕۆیەکەوە بارودۆخی هەرێمەکەمان ناسەقام گیرە و نالەبارە، بەڵام بەڕای ئێمە پێویستە ئەو ئاهەنگ و چالاکیانە فیستیڤاڵانە ئەنجام بدرێ. خۆشبەختانە ئەو ساڵ لە دەبەرەکەمان لە زۆربەی چالاکیەکان فیستیڤاڵ بەڕێوە چوو بێ ئەوەی جێبدەنە ئەو بارودۆخە. لەوانەیە ڕای جیاواز هەبێ لەسەر ئەوەی کە
بارودۆخەکە ئەو ناکرێ ئەوانە بکرێ بەڵام ئەگەر بەلایانی دەروون زانی و لایەن معرفەکی لێکی بدەینەوە بێگومان پێویستمان پێ مرۆڤ پێویستی بە تەرخانکردنی کاتی ئەوە هەیە بۆ لابردن و ڕەوانەوەی ئەو دۆخەنا لەبارەی کەڵەکە بۆ لەسەر دەرونی مرۆڤەکان بۆیە دەستخۆشیان لێ دەکەین لە ڕایەڵ کە هەمیشە بەو چالاکیانە وا دەکا کە گروتینێکی کە بە ناوچەکەمان بگرێ ئەو ساڵ جیان لە ساڵانی کە بەو شێوەیە بەڕێوە دەچێ و دوان نەکەوتون لە چالاکیەکان ئەوە خۆشبەختیە و حتمما بەهاو سنجی قورسایی ئەو دەبەرە دەردەخاو هەروەها ناساندنی کولتورەکانیش ئەوە جێگای خۆشحاڵی بەدیوێکی کەدا. بەڵێ خاتون تۆ پێمان بڵێ ناساندنی کلتورە جیاوازەکان بۆ نەتەوەی کورد چەند گرنگە هەروەک دەزانین ئێمە نەتەوەیەکین کەمتر سەفەر دەکەین کەمتر دەگەڕین ئەگەر لە ڕێگەی ئەم ناساندنەوە ئەم جۆرە فیستیڤاڵانە کلتورەکەمان بناسرێت تا چەند گرنگە. پێما بێ ناساندنی کلتورە جیاوازەکانی وڵاتان بە تایبەتی وەکو خۆت وتت وەکو نەتەوەی کورد کە پێم وایە زۆربەمان زۆر کەم سەفەرەکەین یاخود کەمتر ئاشناین بە کلتوری وڵاتان لەم جۆرە فستیڤاڵە کە خۆشبەختانە سەتەری ڕایەڵ هەموو ساڵ ئەم جۆرە فستیڤاڵە بەڕێوە بردووە کە چەندین وڵات و چەندین کلتوری جیاواز بەشداریان کردووە پێم وایە فستیڤاڵەکە یعنی تا ڕادێ بۆ ئەم دەڤەرە مای شانازیەکە سنتەرێکیاوە هەیە و هەموو ساڵێک کۆمەڵێ کلتوری جیاوازمان پێناسێرێت کەواتە پێم وایە فستیڤاڵە ینی جێگەی شانازیمانە و بۆ تا ڕادێکی زۆریش گرنگە کە ناساندنی ئەم جۆرە کەلتورانە. بڵێ هەروەک دەزانین بڵێن چەند ساڵە ئەم فستیڤاڵە دەکری 7 ساڵە لەسەری تۆ چەندەمین جارە بەشداری لە فستیڤاڵ دەکەیت؟ من وەکو خۆم لە فستیڤاڵی پێنجەم وەکو پێشکەشکارێک بووم و ئەوانەی تریش تەنها وەکو بینەر سێرم کردووە ئەم ساڵیش کە دیارە بە شێوەی ئۆنلاینە ئەم ساڵی شەورۆک و پێشکەشکارێک بەشداریم کرد و بۆ ساڵانی ئایندە ئینشەڵا ئەگەڕێنەوە سەر ستێج. بەڵێ زۆر سپاس.